عزیزان و خۆشەویستانی کەناڵی هیوا، من گۆنا سعید خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی عزیزە گەمەوە بۆ گفتوگۆیەکی تر. ئەم جارەیان لەگەڵ میوانی خۆشەویستم ئەمار شەریف لە شاری بەغاوە لەگەڵمانە کە هەڵسوراوێکی سیاسی و ئەکادیمی لە بواری فەرهەنگی مقارنە واتە بەراوردکاری لێکۆڵینەوە لەو بوارەیە. ئەمار بەخێر بێی، سوپاسی ئامادەبوون و کاتەکە دەگەم. خۆشبی گۆناگیان باز دەکەم. ئەم جارە هاوڕێیان گفتوگۆی من لەگەڵ ئەمار لە کەناڵی هیواوە بۆ ئێوەی خۆشەویست سەبارەت بە یادکردنەوە و 10 ساڵ تێپەڕین بەسەر بەهاری عەرەبیە. بەهاری عەرەبی ئەو زنجیرەیە لە ڕوودا و لە خۆپیشاندان و ناڕەزایەتی ملیێنی خەڵک بۆ لە دوای دەیەها ساڵ بێدەنگی کە لە وڵاتەکانی تونس و میسر و لیبیا و یەمەن و سووریا و عێراق و بەحرەین و چەندین شوێنی گرتەوانێ. ئەم ساڵ با بڵێین بە تایبەت لە مانگیەکە یادی یەکەم پریشکەی ئەو شۆڕشەیە، ئەو خۆپیشاندانانەیە، ئەو ناڕەزایەتی فراوانەیە کە لە وڵاتەکانی عەرەبیە دەرکەوتن. لە مانگی 2011 بوو کە زین العابدین لە تونس لابرا لەسەر حکم لە ئەنجامی خۆپیشاندان و ناڕەزایەتی بەرفراوانی خەڵک. لە چەند ڕۆژ لە دوای ئەوەیە بە حەزاران و بگرە ملیۆنان لە خەڵکی میسر ڕژانە سەرجادە و ڕژانە مەیدانی تەحریرەوە و زۆری نەبرد کە حوسنی مبارەک سەرۆکی وڵاتی میسر لابرا لەسەر حکم. بە دوای ئەوە زنجیرەی خۆپیشاندانەکان فراوانتر بووە، وڵاتی لیبیای گرتەوە، وڵاتی سووریا و وەکوتمان بەحرەین و تەنانەت عێراق و چەند شوێنی تری گرتەوە. بەڵام ئەنجامی بەهاری عەرەبی، ئەنجامی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە هەر یەک لە وڵاتانە بە جۆرێک بوو و ئێستا 10 ساڵ لە دوای 10 ساڵ کە ئاوڕە دەینەوە ئەم وڵاتانە هەر یەکەو بە جۆرێک گۆڕانکاری تیا ڕوویاوە. بەشێکیان لە ئەنجامی شەڕ و کوشتار لە دوای ئەوە وێران بوون، بەشێکیشیان سیستەمی حکومڕانی گۆڕی یاخود سەرۆکی وڵاتەکەی گۆڕی. ئایا ئەمە بەرەو باشتر ڕۆیشتووە یاخود بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک بەرەو باشتر ڕۆیشتووە کاتێ لە دوای 10 ساڵ ئاوڕێینەوە یاخود بەرەو خراپتر ڕۆیشتووە؟ بابەتی گفتوگۆی ئەمڕۆی نێوان من و ئەمارە بێ. هەروەها هەمومان ئەزانین کە لە ساڵی پارەوە لە 2019ەوە جارێکی تر زنجیرەی خۆپیشاندانەکان شەپۆلێکی تر دەسی پێکردوێتەوە. هەر ئێستا لە پار لە عێراقا دەسی پێکردەوە، هەر ئێستا لە چەند وڵاتی تر لەوانە تونسیش جارێکی تر دەسی پێکردوێتەوە. مەسەلەیەکی تر ئەوەیە کە بەپێی ئامارێک کە لە سایتی گاردیان لە وڵاتی بەریتانیا دەرچووە، ئەڵێ کە لە 9 وڵات لە وڵاتانی کە بەهاری عەرەبی تیا ڕوویاوە هێشتا دۆخی ژیانی خەڵک خراپترە نەک باشتر. بارودۆخی نایەکسانی، هەژاری و بێکاری زیادی کردووە نەک باشتر. لەگەڵ ئەوەیشا کە ئەبینین سلسیلە و زنجیرەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان بەردەوامە، دیسانەوە ئەو هەستە ئەخاتە دڵمانەوە کە بەهاری عەرەبی بەردەوامە. ڕاستە ئامانجەکانی خۆی نەپێکاوە کە دیسانەوە بابەتێکی تری گفتوگۆ بێت، گفتوگۆی ئەمڕۆمانە بێ، بەڵام بەردەوامی هەیە، هێشتا نەپوکاوەتەوە، هێشتا لەناو نەچووە، بەڵکو بەردەوامی هەیە. کەوایە پێویستەکە کە هەمیشە ئێمە ئاوری لێبینەوە، کە هەمیشە سەیری بکەینەوە، سەیری دەرس و تەجروبەکانی بکەین. ئەمار پێم خۆشە لێرەوە دەست پێ بکەم. ئەگەر سەرەتا پێم خۆشە تۆ ئاوردانەوەی بکەی لەسەر بەهاری عەرەبی، تێڕوانینت چییە لە بەرامبەر ئەوەی کە ڕوویدا 10 ساڵ لەوە پێش؟ بەهاری عەرەبی و بە تایبەت شۆڕشەکانی تونس و مصر ڕووداوێکی عەزیم بوو، ئیلهام بەخشش بوون بەڕاستی بۆ کۆمەڵانی خەڵک بە تایبەت لە وڵاتانی عەرەبی و مەنتەقە بەعام، کە ئەڵێم عەزیم بوون بەهۆی ئەوەی یەکەم جار تقریبن لە تاریخی معاصر خەڵکی ئەم وڵاتانە
بە ملیۆنەها بێنە سەرجادە لە خەباتێکی گەورە و عەزیم و هینم بەرامبەر درەندەترین ڕژێمەکانی ئەم وڵاتانە کە بە بەنیازی خەڵکەکە هات بەنیازی ئەوەی ئاڵوگۆڕێک وچکە لە ژیانی خۆی لەباری سیاسی لەباری اقتصادی لەباری اجتماعی و لەو گۆشەیە ئەڵێن ڕووداوێکی عەزیم بوو و ئیلهام بەخش بوون نمونەی ئەو ئیلهام بەخشە بینیومانە هەمومان لە ڕووداوەکانی وڵاتانی تر بەدوای ئەوانەوەی لە هەموو وڵاتانی عەرەبی تقریباً وڵاتانی منطقە فعلەن ئەوە حرەکەیەک بوو کە خەڵکش هات ڕوبەڕوو بوو مباشر لەگەڵ ڕژێمە سیاسیەکان و بە تایبەت ڕژێمە دیکتاتۆری ئەو وڵاتانە و نەتیجەتەن لە تونس توانیەتی خەڵک لە تونس و مصر وابشار بێنێ بۆ ڕژێمانە کەتەرانی ئەو ڕژێم ناچار بن دەست لە کار بکێشنەوە و ئارایشێکی تازە بە سیستمی حکومڕانی لەو دوو وڵاتە بهێنرێت لەژێر فشاری حرەکەی خەڵک و ڕاپەرینی خەڵک لەو دوو وڵات هەرچەند ئاڵوگۆڕ کە ڕوودا بوو بەدوای ئەو دوو شۆڕشە لە تونس و مصر ڕووکەشی بوو بەڕای من زۆر ڕووکەشی لە ئاستی مطالبات و داخوازیەکانی خەڵک هات بەهۆی ئەوەی محروم بوو دەیەها ساڵ محروم بوو لەباری اقتصادی لەباری اجتماعی لەباری مشارەکی سیاسی لەباری هەموو ئەمانە بەڵام بینیمان مەسەلەن لە مصر چۆن دوای یەکەم انتخابات دوای ڕوخانی ڕژێمی حسنی مبارەک چۆن ئیسلامیەکان و بە نمونەی ئەخوان مسلمین هاتنە سەر حکوم و دوای خەڵکش ئەمار ئەتوانم با لێرە بدوەستێنم چکە دێنەوە سەر ئێمە بەشێ لە گفتوگۆکەمان دێتەوە سەرەوەی کە ئەو ئاڵوگۆڕیانە چی بوو ڕوویدا بەڵام بەپێ ئەم قسەی تۆ بێکەوا بێتۆ بەهاری عەرەبی ئەبینی وەکو ڕووداوێکی گرنگی مێژوویی کە پێ دوایە مێژووی بەش کردواتە لە دنیای عەرەبیە لەم وڵاتانە مێژوو پێش بەهاری عەرەبی و دوای بەهاری عەرەبی گۆڕانکاری گەورەی دروست کرد پێ دوایە ئەم هینە دروست بوو ئەم دابڕانە دروست بووە پێم وایە لە جنبەیەکی معەیەن ئەو فەرقە هەیە ئەتوانین بڵێم پێش بەهاری عەرەبی و دوای بەهاری عەرەبی بەڵام بە نەوعی ئەوەی کە مەسەلەن ئاڵوگۆڕێکی فعلی و جدی لە ژیانی خەڵک دروست بووەنە لەو ڕوانگەوەیەن بەڵام خەڵک فێر بووە لەوەی کە توانای هەیە کە بێتە عەرسەی خەبات ملیۆنەها خەڵک بێتە عەرسەی خەبات ئەوەی ممکن نەبوو ممکن بووە زۆر ئەوەی ممکن نەبوو ممکن بووە بۆ دەیان ساڵ خەڵکیوا بوو تەسەورێک هەبوو کە خەڵک ناتوانێت بەرامبەر ئەو ڕژێمانە مثلەن بێتە سەر جادە و مەیدانی خەبات و بتوانێت ململانی نەگەڵی بکا و شکستی پێ بکەنێت ئەوە بوو بەڵام لە ڕووی ئەوەی مەسەلەن دەستکەوتێک نیازی خەڵک جێبەجێ بکرێت ژیانی خەڵک باشتر بێ بەو ئاستەکە بۆ مستەوایەکە خەڵک بیری لێ کردوتەوە ئارەزووی بووە بەو شێوەیەنە ڕاستە کەوا بێ با سەرەتا جارێتر لێەوە دەست پێ بکەینەوە ئەو هۆکارانە ئەکرێ هۆکارە ئابووری و سیاسیانە یاخود ئەو هۆکارانەی کە لە نێو خەڵکە ڕووی هەبوو بۆ دروستبوونی بەهاری عەرەبی چی بوو حتمەن لەوانەیە تۆ هاوڕامبی لەوەیە کە بەهاری عەرەبی لە پڕووی نەدا شتێک نەبوو لە ماوەی ڕۆژێکا و لە پڕ و خێرا ڕووبا بەڵکو شتێکە وەکو چۆن بڵێ مێژوویەک لە ناڕەزایەتی خۆپیشاندان ئەوەندەی کە من متابعەم کردبێ هەم لە میسر و هەم لە تونس بۆ نمونە زنجیرەیەک لە ناڕەزایەتی لەوانەیە چەند ساڵ پێش ئەوە یاخود ماوەیە پێش ئەوە ناڕەزایەتی بچووک بچووک و جۆراوجۆر هەمیشە هەبووە بۆ منە مانگرتن هەبووە ناڕەزایەتی هەبووە بەتایبەت لە وڵاتی تونس و میسر کە چۆڵی ڕێکخراوەکان هەیە بۆ ڕێکخراوی بێکاران هەیە ڕێکخراوی کرێکاران هەیە ڕێکخراوی جۆراوجۆر مؤسساتی جۆراوجۆر هەیە کە دامەزراوی نێو خەڵک بوون بەڵام کەوا بێ وەکوتم تۆ لەوانەیە هاوڕامبی لەو بارەوە کە ئەمە ڕووداوێکی لە پڕ نەبوو بەڵام کۆمەڵێک هۆکار
وە کۆمەڵێک دەفعی با بڵین مدافعی جۆراوجۆری هەبووە کە وای کرد بگاتە ئەو شوێنەی کە لە ماوەیەکی کورتە هەم لە تونس هەم لە میسر و بە دوای ئەوە لە چەندین وڵاتی ترا ئەم ئاڵو گۆڕانە وەکو یەک شەپۆلی زۆر گەورە خۆی بکێشێ بە دەسەڵاتی سیاسیە. حەزەکەم پێم خۆشە بچیتە سەرە و بەڕێی تۆ ئەو هۆکارانە چی بوون کە دەفعی خەڵکی کرد کە وای کرد ئەمە دروست بێت؟ بەڵێ وەکوتت بەهاری عەرەبی لە پڕا نەهاتبوو، مقدمات و ڕووداوی بچووک بچووک و گەورە و لێرە و لەوێ و خەڵکش لە مەیدانی خەباتە بوو، بەتایبەت کە باسی ئەو نوع خەباتە نوعێک لە خەباتی کرێکاری و ئەوانە لە مصر زیاتر لە مصر و تونس زیاتر دەرکەوتو بوون بەخۆی ئەوەی کرێکار لە تونس و مصر منەظەمتر بوون، هەیئاتی تەنظیمی هەبوو وەکو اتحاد تونسی للشغل، نەقاباتی ئەنواع ئەشکال هەبوو لە مصر، ئەمانەش لە مەساری شۆڕشەکە دەرکەوتو بوون، دەوریان هەبوو. پێش ئەوە ساڵهایەک ئەمانە لە مەیدانی خەباتە بوون، ڕابەریان هەبوو، خەباتی اقتصادیان هەبوو، مطالباتی سیاسیان هەبوو، تەنانەت چەندین فعالی کرێکاری و نەقابی لە تونس لە سجن بوون پێش شۆڕش، دەیان و سەدان اعتراض و مانگرتن لە چەند ساڵەی پێش ڕووداوەکانی مصر و تونس هەبوو لەو دوو وڵاتە. بۆیە بێ لە اعتراضاتی سیاسی لێرە و لەوێ و هینە یعنی لە پڕ نەهاتبوون، لە فراغا دروست نەبوون، مقدماتی هەبوو ئەسڵان بەتایبەت لە مصر و تونس ئەڵێم لەبەرەوەی خەڵک لەوێ منەظەمتر بوو، ئەشکالی تەنظیمی هەبوو موجودە. ئەوە شوای لێ کردووە لە ئەخیرا لە مصر و تونس جۆرێک لە دەرەجەیەک لە ئیستقرارە و دەرەجەیەک لەوەی جامعە لەوێ تێک نەچوو. ئاڵوگۆڕێک هات بە دوای ڕوخانی ئەو دوو ڕژێمە لەو دوو وڵاتە، خەڵک کە منەظەم بووە، ڕێکار کە منەظەم بووە، ئەو وای لێ کردووە کە جامعە هەبوو هەم خەباتەکەی بە شێوەیەکی مەدەنی، هەم خەباتەکەی بە شێوەیە کە ئەتوانێت جامعە ڕاگرێ، هێزێک هەیە لە جامعە فشارەیەنێ کە جامعە شێوەی ئەسڵان شێوەی اعتراضاتی ئەو وڵاتە ڕەنگی کرێکاری پێوەی لە مانگرتنەوە بگرە، لە تەجمع بگرە، لە اعتصام بگرە، لە حتا دوای مثلا ئەیبینین ئەو فەرقە لەگەڵ سووریا، لەگەڵ لیبیا، لەگەڵ یەمەن، ئەو وڵاتانە شێوەیەک لە تعبیری سیاسی و تعبیری تەنظیمی و نەقابی نەبوو بۆ کرێکار و بۆ خەڵکی کە و هیچ تعدینێکی تەنظیمێکی مهنی حتا بۆ قەتاعاتی تر حەقیقی ئەگەر هەبێ بەسەر دەوڵەتە، بەسەر دەوڵەت و حزابی دەوڵەتە لەو سێ وڵاتی تر مثلا لە لیبیا، لە سووریا، یەمەن وای لێ هاتەوە. ئەمانە یەکسەر دەستیان برد بۆ چەک، فەرقی هەیە، شێوەی خەباتەکەش فەرقی هەیە، مثلا دەرەجەی ئیستبدادەکەش فەرقی هەیە. ئەمانە ئەمە لەسەر ئەو خاڵە بوەستین ئەمار ببوورە ئەدوەستێنم، بەس بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە باس کرد، ئەویش ئەوەی کە لە وڵاتی تونس و میسر، چکە زۆر کەسم پرسیارەی هەیە لە وڵاتی تونس و میسر، ئەوەی کە نەبوو بە وێرانکاری، ئەوەی کە نەبوو بە شەڕ، ئەوەی کە نەبوو بە شوێنی سەرهەڵتۆقینی گروپی جۆرا و جۆری با بڵێن شەڕکەر لە ناو خۆیان، بەشێکی بوونی موسساتی کرێکاری، با بڵێن ڕێکخراوە کرێکاریەکان و دەستگاکانی نێو خەڵک، ڕێکخراوەکانی نێو خەڵک. ئەم نەتیجە ئەم ئەنجامە بە بڕوای من زۆر ئەبێ جێگی سەرنجی ئێمە بەتایبەت کەسا خەڵکانی چەپ و کۆمۆنیست و بەگشتی هەموو ئەو لایەن و جیهەتانی کە لەسەر خەباتی چینی کرێکار و خەباتی خەڵک، خەباتی ڕەوای خەڵک بووە لە ناوبردنی سەرکوت و بۆ بەدیهێنانی ئازادی و یەکسانی هەوڵێن. ئەم خاڵە گرنگە لەبەر ئەوەی گەیشتین بە شوێنێک کە خەڵک زۆر بوو ئەیوت بەهاری عەرەبی ڕووی نەیایە باشتر بوو بۆ شوێنێکی وەک سووریا، یا بۆ شوێنێکی وەک یەمەن، یا بۆ شوێنێکی وەکو تەنانەت لیبیا. لە کاتێکە ئەبینین لە شوێنێکی وەکو تونس و میسر ئەگەر هیچی نەکردبێ، تۆ ئیشارەتی پێە ئیرادەیەکی عەزیمی خەڵکی هێنایە دەرەوە
کە نەیبوو لەم نمونەی پێشتر نەبوو. واتە بەپێی ئەم قسانەی تۆ بێ بەپێی ئەم معادلەیە بێ مەسلەی ڕێکخراوبوون لەم هینا خەڵکی ئەوەندەی ئامادە بوو بێتن وەکو ڕێکخراو بۆ ئەم بەهاری عەرەبیە بۆ ئەم خۆپیشاندانانە کاریگەری ڕاستە و خۆی هەبوو لەسەرەوەی ئەنجامەکەی بەچی گەیشت و بەرەو چۆ ڕۆیشت یا لایەنی کەم نەبووە هۆی ئەو وێرانکاری کە ڕوویاوە لە وڵاتەکانە. بەڵێ محرومکردنی جامعە کرێکار و جامعە و توێژینەوەی جۆرا و جۆر لە جامعە لە تەنظیم لە تعبیرکردن لە خۆی بە شێوەیەکی میهنی بە شێوەیەکی نەقابی بە شێوەیەکی منەظەم بە شێوەیەکی مشارەکە محرومکردنی لە مشارەکەکردن لە دروستکردنی ژیانی سیاسی و ژیانی اقتصادی وڵات ئەوە وای لێ ئەکا کە هەر ئاڵ و گۆڕێک لە سیاسەتی بەتایبەت وڵاتێکی دیکتاتۆری وەکو ئەمانە کە خەڵک محرومەکە لە هەر جۆرێکی تعبیرکردن لە خۆی لە ڕێگەی منەظەماتی خۆی وای لێ ئەکا فراغێک دروستەکە پڕیەکە چییە پڕیەکە گروپی تیرۆریست گروپی مسلح گروپی بەسەر ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتە چونکە خەڵک محرومە لە منەظەم لە تەنظیمکردن خەڵک ناتوانێت بە ئامرازی خۆی بێتە مەیدان ناتوانێت حفزی جامعە بکە ناتوانێت شوێنی جێگەی کار و ژیانی خەڵک و هینەوە بەدەستی ئەو خەڵکە بەبستم بەدیلێکی منەظەم لە ناو جامعە نییە بۆیە ڕێگە ئەدا بچیە ڕێگە ئەدا بەو گروپ و تاقن و دەستە تیرۆریستیانەیە کە بەسەر ئەو وڵات و ئەو وڵاتەی کە چەکیان هەیە پارەیان هەیە و ئەتوان یەکسەر ئەتوان بێن ئەو فراغە پڕکەنەوە بەڵام بە چی شێوەیەک پڕیەکەنەوە بە تێکدانی ژیانی جامعە ئەمنیەتی جامعە بە هەر جۆرێ لە ئیمکانیەتی دروستکردنی ئۆفقێک و مستقبلێک و داهاتوویەکی گەش و هین بۆ خەڵک ئەوە ڕوودابوو لە سووریا ڕێک وایە چونکە خەڵک محروم بوو لە تەنظیمکردن خەڵک محروم بوو لە تعبیراتی سیاسی خۆی و اقتصادی و نەقابی و مهنی لە لیبیا شوا بوو لە یەمن شوا بوو عێراق دەرەجەیەک دوای گۆڕینی دوای 2003 ڕوخانی ڕژێم بەدەستی ئەمریکا ئەوەش وڵاتێکی فراغی دروست کردووە چیە هاتە سەر حکوم ئەو تاقم و ئەحزابانە کە ئەمریکا دەستی گرتوون و هێناونی هیچ قاعدەیەکی اجتماعیانی ئۆتۆیۆ نییە هەمووی باکگراوندی ئیسلامی و بە دەرەجەیەک تەنانەت تیرۆریستی بەعضیان باکگراوندی هەیە ئەوە بینیمان وەزای عێراق چی لێها و چی مەساتێک بەدوایەوە ڕاستە زۆر ڕاستە ئەمار بەگشتی ئامانجی خەڵک لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی بەهاری عەرەبی لە 10 ساڵ لەوبەر بۆ وەلانانی دەسەڵاتی ستەمکار جۆرێک لە حکومڕانی کە لە وڵاتانی عەرەبیە میراتگر بوو گەندەڵ بوو بنەماڵەیی خێزانی بوو و سەرکوتی ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕین هەموو ئەمانەیە کرد لە پاڵیشیا ئەم دەسەڵات و حکوومەتانە بە درندانەترین شێوە هێرشیان کرد بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک بێکاری لە ئەوجیا بوو نەبوونی خزمەتگوزاریەکان نەبوونی یەکسانی واتە خەڵک لە ڕاستیە ئامانجی سەرێکی خۆی بەدی هاتنی ئەمانە بوو بەڵام یعنی تەنانەت لە تونس و میسریش کە ئەزانین کە چاڵی بە شێوەیەک وەک تۆڵی نەگەیشتە ئەو وێرانکاریانەی وڵاتانی تر پێگەیشت بەڵام لەوێش هێشتا نەیتوانی ئەم ئامانجانەی خۆی بەدەست بێنێ من پێم خۆشە تێڕوانینی تۆ لەم بارەیە بزانم بۆچی نەیتوانی بۆ ئەمانە نەیانتوانی بگەنە بەدیهێنانی تەنانەت بڕێک لەو ئامانجانە کە لە پێناویە دەستی پێکرد ئەوەی کە باسم کرد تەبارەت بە فەرقی وەضعیەتی تونس و مصر لەگەڵ وڵاتانی کە وەکو سووریا و لیبیا و یەمەن ئەوەش نسبیە ئەمانش ینی وایە ئەمرازیان هەبوو جۆرە اتحاد تونسی لشتۆڵ و لە مصر مجموعەی نەقابە و فعالیات کرێکاری و ئەمانەوێنە بەڵام بەو شێوەیە نییە کە ئەمانە ئازاد بوون وەکو وتم باسم کرد پێشووتر سەدان و فعالی کرێکاری هەر لەناو سج لە زیندانە بوو پێشێکیان بەبێ هیچ محاکمەیەک بۆ ساڵەهایەک لە تونس و بەتایبەت
ئەمەش بەهۆی ئەوەی خودی کرێکار خودی جامعە فئاتی جۆرا و جۆر لەو دوو وڵاتێ ئازاد نەبوون کە فعلا هنا تەنظیماتی خۆیان ئازاد بی دەوری و نەخشەی خۆیان بەبێ سەرکوت و بەبێ و ئازادانە لە جامعە هیندی ئەو نسبیەتە لەگەڵ ئەو فەرقە لەگەڵ ئەو استبدادی مطلق ئەو سێ وڵاتی تر مقارنەم کردووە ئەگەینە هەر ئەو سەبەبە وای لێ کردووە مثلا ئیسلامیەکان بێنە سەر حکم لە مصر ئۆکەی ئەوەش ئەخوان مسلمین حلفێکیان هەبوو بۆ دەیان ساڵ لە مصر هەر لە کاتی ئەنوەر سادات هینە تعبیراتی سیاسیان هەبوو لە مەجلس شعب بوون لە پەرلەمان لەوێ لە جادە بۆ خۆیان بۆ ئەخوان مسلمین حکومەتش ڕێگەی داپێیان ئەوەش بۆ محاربەی تەقەدومیەت و پێشکەوتن خوازی لە جامعەی مصر و بۆ محاربەی چەپ و ڕوحی چەپ لە جامعە ئەیزانی ئەمە حەلیفێکی باشە و نزیکیشە ئیسلامیەکان بۆ نظامی قومی و عسکەری لە مصر بوو ئەوە شوای لێ کردووە کە ئەخوان مسلمین منەظەمتر بێنە دوای چونکە خۆشیان لە حکما بوون پێشووتر شەریکی حسنی مبارەک بوون شەریکی ئەنوەر سادات بوون لە حکم ئازاد بوون لە فعالیاتی سیاسی و اجتماعی و وای لێ کردووە ئەمان بێن مثلا لە انتخاباتا بیبنەوە دواتر لە ساڵێک کەمتر ئەو یان ساڵێک خەڵک دیسان بەراپەرینێک توانی ئەوان لا ببن بەڵام هێشتا هەر حکم لە ناو مصر ئێستا حکمێکی عسکەریە کەمتر مستەبدیشەوە استبدادەکەی کەمتر نییە لە کاتی مبارەک بەڕاستی ئێستا ئەوزاعێکی فعلەن استبدادی حکمێکی فعلەن بە شێوەی عسکەری حکمەکرێ مصر بۆیە وتم بدایەتی سەوباسەکانمان وتم ئاڵوگۆڕ کە هات بەدوایەوە بەداخەوە ڕووکەشی بوو هەم لە مصر هەم لە تونس وڵاتانی ترێمەزانی چوەرانەیە دروست بوو ئەوە سەبەبەکەی ئەوەیە کە کرێکار و فئاتی جۆرا و جۆر صاحبی مەسلحە بە تەغییری ئینسانی و جدی لە وڵاتانە منەظەم نەبوون بەو دەرەجێ و بەو شکڵە کە بتوانێت بەدیلی خۆی مەطرحکە بکا و بتوانێت ململانیەکی لە ململانیەکی سیاسی گەورە وەکو ئەو بتوانێت خۆی فەرزکایان خۆی بێ لە دعمی خارجی و فاکتەری نێودەوڵەتی و ئەقلیمی و ئەوانە کە ئەوانە معلومە هەمیشە ئەمریکا لەو کاتەوە تەنانەت تەرانی ئەمریکا تعبیر لەوەیان کردووە چۆن ئەوانە دەستیان گرتووە بە ئەخوان مسلمین ویان هەر حکم بەدەستی ئەوانەوە بێت و پێشیان ناخۆش بوو کە حکمی ئەخوانش بڕوخێ لە مصر دواتر ئەمە حەزەکەم لەسەر ئەم خاڵە ئەوەی کە بۆ بە ئامانجەکانی نەگەیشت تۆزێ درێژتر قسە بکەین لەسەری بەڵام ئێستا پاوسێک وەرەگرین لە بەشی دووەمە لێرەوە دەست پێەکەینەوە جارێکی تر ئەچینەوە سەر ئەوەی کە چکە تۆ چیتە سەر خاڵێکی گرنگ ئەویش تەدەخولی وڵاتانی ڕۆژئاوایی و ئیمپریالیستی دەرەوە یەکێکە لە هۆکارەکان نەبوونی ڕێکخراوبوون بە دەرەجەیەکی بەرز لە نێو خەڵکی کرێکار و زەحمەتکێشا و ئامادە نەبوونیان بۆ جێگەگرتنەوەی دەسەڵاتی سیاسی لە وڵاتانەیە ئەمانە وای کرد و دەوری ئیسلامی سیاسی دەوری حرەکاتی ئیسلامی حەزەکەم تۆزێ لەسەرەمە زیاتر بڕۆین ئێستا پاسێوەرەگرین و دێینەوەلاتان بینەرانی ئازیزی کەناڵی هیوا بیرتان نەچێت تکایە لە لینکی یوتیوبەکەوە سەیری ئەم بەرنامانە بکەن باشترا و هەروەها سەبسکرایب بکەن و دەست برێن بە زەنگەکەیە هەتاوەکو هەواڵی بەرنامەکانی کەناڵی هیواتان پێ بگە لەگەڵمان بن من گۆنا سعید لە کەناڵی هیواوە لەگەڵ میوانم ئەمار شەریف بۆ بەردەوامیدان بە گفتوگۆ لەسەر بابەتی یادی 10 ساڵ تێپەڕبوون بەسەر بەهاری عەرەبیە سوپاسدانەکەم.
بینەرانی ئازیزی کەناڵی هیوا دووبارە سڵاوتان لێبێ بۆ بەردەوامی بە گفتوگۆکە لە نێوان من گۆنا سەعید و میوانم ئەمار شەریف لە بەغاوە سەبارەت بە یادی 10 ساڵ تێپەڕبوون بەسەر بەهاری عەرەبیە جارێتر هاتینەوەلاتان. ئەمار سوپاس کە تەحملێ کردین و لە بۆنی سەعاتی دووەمیشە لەگەڵمانی. من ئەمەوێ لە ڕاستیا بڕۆمەوە سەر ئەو بابەتەی کە بەجێمان هێش لە بەشیەکەمە. ئەویش ئەوە بوو تۆ باست لەوە کرد کە پرسیارەکەی منەوە بوو کە ئەم خەڵکە ئەم هەموو خۆپیشاندانە ئەم هەموو هەڵستانە کە بێوێنە بوو بۆچی نەگەیشت بە ئامانجەکانی خۆی؟ وە تۆ باست لەوە کردوتە لە زۆربەی ئەم وڵاتانە بە تونس و میسریشەوە چینی کرێکار بەرەی یەکسانی خواز و ئازادی خواز چەپ و کۆمۆنیست ئەمان ئامادە نەبوون لەباری ڕێکخراویان نەبوو، ڕێکخراوی بەهێزیان نەبوو کە بتوانن بەدیل دروستکەن بۆ ئەم دەسەڵاتانەی کە ڕۆیشتون و لە هەندێک شوێنیش بەهێزی ئیسلامی سیاسی، بەهێزی گروپەکانی با بڵین ئیسلامی سیاسی و بوونی بۆشاییەک ڤاکیومێکی گەورە کە دروست بوو بۆ هۆی وێرانکاری و شەڕی ناوخۆ ئەمانە. بەشێکی تر تۆ خەریب و چوویتە سەر و مەسەلەی بڵێ تەدەخولکردن دەستێوەردانی هەم وڵاتانی ڕۆژاوە وەکو ئەمریکا و رووسیا و وڵاتانی تر و هەم وڵاتانی ئەقلیمی وەکو ئێران وەکو نازام تورکیایە هەر جێگەیەکی تر. حەزەکەم ئەگەر فرسەتێ یەک تۆ زیاتر لەسەر ئەم بەشەی ئەخیر بڕۆی کە یەکێ لە مەسەلە سەرەکیەکانی بە ئەنجام نەگەیشتنی ئەم خۆپیشاندانە مەسەلەی تەدەخولی دەوڵەتانی دەرەوە و دەوڵەتانی ناوچەکە. بەڵێ ئێمە ئەگەر بیرتان دێت لە کە حرەکەیەکی اعتراضی دەستی پێ کردووە لە دوای تونس و مەسەر لە سووریا هەر کە دەستی پێ کردووە لە دمەشق و لێرە لەوێ لە بەعضی شارەکانی سووریا بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک خۆپیشاندانی جەماوەری اعتراضاتی منەظەم و مەدەنی و بە قووەتیش بوو. بەڵام چیە چووەتە پێش ئەو اعتراضاتە؟ سەفیری ئەمریکی و ئەبزانم سەفیری فەڕەنسیەکێ لەو وڵاتە ئەوڕۆپیەکان کە ئەوەش سابقەیەک پێشووتر نەبوو. سەفیر کاری ئەوە نییە. دووهام نە سەفیری ئەمریکی نە سەفیری فەڕەنسی ناسراون بەوەی کە مەسەلەن تەشجیعی اعتراضات یان تەشجیعی داخوازیەکانی خەڵکیان هینە. دووهەم ئەوە کاریانە سێهەم وای لێ کردووە کە پرسیارێ بخات بخرێتە سەر خودی اعتراضەکە. چی کارن ئەوان بە اعتراضاتی خەڵکی سووریا مەسەلەن بێنە ناو مزاهرات بوونەوە؟ ئەتوانی و هەر وڵاتی ئەتوانێت دەڕبڕێ مەسەلەن پاڵپشتی حرەکەیەکی جەماوەری عادلانە حەقخوازانە، بەڵام تۆ بچیتە پێش تەظاهرات ئەمە مەسەلێک، ئەمە نمونەیەک بۆ طبعا دەخالەتکردنە خۆزگە هەر بەوە مەحدود بواە. دەخالەتکردنەکە لە ڕێگەی دەعمکردنی و ساپۆرتکردنی هێزە هەرە کۆنەپەرستەکانی ناوچەکەیە، بەتایبەت لە سووریا، لە لیبیا، لە یەمەن، لێرە و لەوێ و تەنانەت لە مەسڕ و لە تونس. ئەمانە هەمیشە وڵاتانی غەرب بەدوای ئەوەن کە حرەکەیەکی سیاسی وا بکە لە وڵاتێک لەم وڵاتانێک شەرقی ئەوسەط کە نەگاتە استقلال بوون و حکمی خەڵکی و حکمێکی دیموکراسی فعلی و حەقیقی و کە نوێنەری ئێرادەی خەڵک و نیازەکانی خەڵک بێت. چونکە ئەگەر ئەوە دەرچێ لە حەڵقەی تەسیری وڵاتانی دەرەوە، مەبەستم وڵاتانی غەرب و تەنانەت وڵاتانی ئەقلیمی ئەو دەورەیان هەبوو، دەورێکی زۆر خراپیان هەبوو، وێرانکەر و نەتیجەکەی مەساوی بوو. وڵاتانی خەلیج، ئیران، سعودیە و لە پێش ئەوانە طبعاً وڵاتانی غەربی. وای لێ کردووە حتا دەخاڵەتەکە ئەو نوعە دەخاڵەتانە زۆرتر بێ و فعالتر بێ، حتا وەزعی خەڵک لە وڵاتە وێرانتر و مەساوی تر بوو. وەکو ئەوەی بینیمان یەکسەر لە اعتراضاتێکی جەماوەری
بەدوای ئاڵوگۆڕێک بەدوای باشتربوونی ژیانی خەڵک و وەزعی وڵات و ماف و حق و حقوق و حقوقی اقتصادی و حقوقی اجتماعی حقوقی ژنان هەتا دوای لە جیاتی ئەوە یەکسەر مەسئلەکە کراوە بە کێشمەکێشێکی مسلحانە هەر گرروپێکی ڕەجعی دەستی بردۆتە چەک کە هاتووە لە وڵاتانە کە دەخالەتیان کردووە بە مەبەستی ئەوە کە هین بن ینی دەستیان زاڵ بێ بە وەزعی سیاسی ئەو وڵاتە و لە منطقە هەژمونیان هەبێت وای لێ کردووە و مەساتانە بینیمان لە سووریا دەیان سەدان هەزار کوژرا و ملیۆنانی بەشەر دەربەدەر و بێخانە و لانە و لە وڵاتانی تر ئەژێن لە شەرایطێکی زۆر خراپ و زۆر نالەبار و هینەوە ئیتر تقریبا ماڵێک نەماوە لە وڵاتانە تووشی مەساتێک نەبوو ڕاستە بۆیە ئەڵێم ئەو دەخاڵەتانە بەعلەنیش ئەوانە ڕایانگەیان بەعلەنیش هینیانەکات تەنانەت ئەوروپا وڵاتە ئەوروپیەکان ئجازەیان و خەڵکیان هەڵەقاندووە خەڵکی مسلمان لە وڵاتانە خەڵکی شەرقی ئەوسەطیان بەعام کولی مسلم وتیان بڕۆن بۆ ئەوەی پاسپۆرتیان داپێیان نردویانەوە بۆ سووریا و لیبیا و یەمەن و هینەوە بیرمان دێتەوە حتا وەزعەکە لە ئەخیرا ئاوای لێ هاتەوە بە شێوە مەساویەکەی خەڵکی نەژیانی خەڵک باشتر نەهینە ئەوانش سوودیان لەوە وەرگرتووە کە لە ئەخیرا حرەکەی خەڵک حرەکەی خەڵکی هینە خەڵکیان ترساندووە ئێستا زۆر تەبلیغاتە کرێ لەسەرەوەی چی بەهاری عەرەبی چی نەتایجەکەی چی بێت مثلا وەزعی ئەو وڵاتانە تێک چووە مثلا وەکو سیسی هەموو جارێ دێتە سەر تەلەڤیزیۆن باسی ئەوەکە ئەو وڵاتانە وێران بوون بەهۆی ئەوەی هینە ئەو حرەکاتانە و بەهۆی ئەوەی ناڵێ بەهۆی ئەو سیستەمە کە خۆیان دایانەوە ڕاستە زۆر ڕاستە لە هەر حاڵە ڕاستە ئێستا نایبینین بەداخەوە هیچ لە هیچ یەکێ لە وڵاتانە ئەم بزوتنەوە جەماوەریە ئەم خڕۆشانە جەماوەریە لە بەهاری عەرەبی کە 10 ساڵ لەوە پێش دەستی پێکرد گۆڕانکاریەکی بە قازانجی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێکار و ژنان و بە قازانجی مەسەلەی ڕزگاربوونی کۆمەلگە لە دەست ئەم هەموو ستەم و چەوسانەوەی بەدەست هێنابێ بەڵام حتمەن تۆ پێشتریش باست کرد تەئکیدمان لێ کردەوە ڕەهەندێکی دەست پێ کردووە ڕەوەندێکی دەست پێ کردووە کە من پێم وایە ئێستا لە دوای 10 ساڵ ئەیبینین لەگەڵ یعنی ئەوە ئەبینی کە نەمردووە کە ئەم حرەکەی ئەم خڕۆشانە نەمردووە بەڵکو خەریکە سەری هەڵداوەتەوە هەر ئێستا ئەم ڕۆژانە لە تونس خۆپیشاندانێکی فراوان دەستی پێ کردوێتەوە مەسەلەن لە میسر دڵنیام کە ناڕەزایەتیەکان و خۆپیشاندان و با بڵێین ناڕەزایەتیەکان ئەگەر هێشتا بچووک بێ وەکو 10 ساڵ لەوە پێش نەبێت دەستی پێ کردووە و ناڕەزایەتێکی بەرفراوان هەیە لە بەرامبەر حکمی ئەسکەری لە بەرامبەر دەسەڵاتی ئەسکەری و لە بەرامبەر هێشتا زیاتر بێکاربوون و بێکاربوونی خەڵک و هەژاریە مەسەلەن لە ساڵی پارە لە عێراق بە فراوانی ئەمە دەستی پێکردەوە لە وڵاتی جەزایر دەستی پێکردووە کەوابێ ئێمە ئەتوانین بڵێن ئەم مارکە بەهاری عەرەبی بەردەوامی هەیە یاخود ئەم شەپۆلانە لە ناڕەزایەتی هێشتا لە قۆناغەکە با بڵێن هێشتا زیندووە هێشتا بەرەو پێش ئەڕوا و ئەتوانێ شەپۆلی گەورەی تری هەبێ تۆ ڕاچیە لەم بارەیەوە من پێم وایە بەهاری عەرەبی و ڕاپەڕینەکانی بەهاری عەرەبی نەبەردێک بوون لە جەنگێکی دوور و درێژ ئاسان نییە وەزعی ئەو وڵاتانە زۆر ئالۆز بوو خەڵکش وتمان پێشووتر دەیان ساڵە و هینە فرسەتی ئەوە نەبوو بێتە بە شێوەیەکی منەظەم بێتە مەیدانی خەباتی سیاسی داوای حق و حقوق و باشترکردنی ژیانی خۆی و بەرامبەر ڕژێمە دەرەندەکانی ئەو منطقەیە بۆیە ئەڵێم نەبەردێکە لە شەڕێکی دوور و درێژە بە ئاسانیش نییە بە ئاسانی هینە تەواو نابێ بە شەو ڕۆژێ خەڵکش لەو تەجروبانە فێرە بێت خەڵکش لەو تەجروبانە فێرە بێت ئیشتاش اعتراضاتی کرێکاری اعتراضاتی خەڵک لەو وڵاتانە بەردەوامە
کێشمەکێش هەیە لە تونس بینی ڕەجعیەکان بینی ئیسلامیەکان و بینی خەڵکی مەدەنی و بینی کرێکار لە ئارادایە ئەزرابات و مانگرتن لە مەسر و لە مرکزە سناعی هەرە سناعیەکانی ئەو وڵاتە هەر ئیستا بەردەوامن بەرامبەر خەسخەسە و بەرامبەر دەرکردنی کرێکار لەسەر ئیش و بەرامبەر پلانی سندوقی نەقدی نێودەوڵەتی و دراوی نێودەوڵەتی و ئەو ئەمانەوێت لە عێراقش بینیمان مثلا انتفاضەی تشرین و لە ئەخیری لە تشرینی 2019 تا 2020 دوای کۆڕۆنا و مەسائل و فاکتەری ئەنواع هینە وای لێ کردووە کە کەس بێتەوە بەڵام داخوازیەکانی خەڵک لە جێ خۆی ماوەتەوە خەبات لێرە و لەوێ هەر بەردەوامە خەڵکش هەر لەوەش فێرە بێت مثلا لەوەش فێرە بێت لە دەوری ئیسلامیەکان کەمتر ئەبێت بەسەر خەڵک ئەمە پێم خۆشە پێم خۆشە تۆ پار لەو خۆپیشاندانانەی عێراقا بووی پێم وابێ ئێستا کاتێکی زۆر باشە تۆزێ زیاتر لەسەر ئەو تەجروبەی خۆت لەوێ قسەمان بۆ بکەی بۆچی خۆپیشاندانەکانی ئۆکتۆبەری عێراق ماوەیەکی زۆری خایان نەبەردی بوو یعنی خڕۆشانێکی گەورە بوو ئومێدێکی زۆر گەورەی دروست کرد بەڵام لە دوای 9 ساڵیش لە بەهاری عەرەبی با بڵێین ئاوا لە عێراق بۆ شوێ بوو بەڵام ئەو سونەت و شێوەی ڕێکخراوبوون و شێوەی کارکردانەشیان زۆر جیاواز بوو یا ئیشتی تازەی تیا بوو حەزەکەم تۆزێ لەسەر ئەو تەجروبەی خۆت زیاتر قسە بکەی بۆ بینەرانی کەناڵی هیوا چی گۆڕانکاریەک بەڕێی تۆ ئەدبینی ئایا خەڵک تەجروبەی زیاتی وەرگرت بوو فێر بوو زیاتر ئەتوانی چی بڵێ لەو بارەیەوە لەو تەجروبەی کە خۆت کردی لە بەغاپار ڕاپەرینی تەشرین تفازەی تەشرین لە عێراق لە بەغا و شارەکانی زۆربەی شارەکانی عێراق ڕووداوێک و حەدەسێکی کەم نەبوو لە تاریخی ئەم وڵات خۆتەزانی ئاڵوگۆڕێک ڕوودا بوو لە 2023 لە عێراق هینی خەڵک نەبوو لەسەرەوە هاتبوو لە ڕێگەی شەڕی ئەمریکا و لە ڕێگەی ئینوا خەڵکانێک هاتنە سەر حکوم لە پرۆسەیەکی سیاسی زۆر نامۆیە بە تەجروبەی ئەم خەڵکە و بە نیازەکانی ئەم خەڵک و نەتیجەکەی مەساوی بوو لە تەشرینە خەڵک خۆی هات سەرجاد خەڵکی بێکار زیاد ینی ئەتوانم بڵێم هێزە سەرەکیەکەی ئەو حرەکەیە ئەو ڕاپەرینە خەڵکی کرێکار بەتایبەت ڕێژەی کرێکاری لە عێراق لە بەرزترین ڕێژەکانی دنیاە ئەگاتە لە سەدات شت تایبەت وڵاتێکی پێ ئەڵێن گەنجە لە ڕووی تەمەن و لە ڕووی معدلی عمری فئەتەکانی ینی وڵاتێکی گەنجە لە سەدات شلە لە دەرەوەی هینی کار هەمووشی گەنجە هێز و توانە و وزە و تاقە و ئەوە عمری ئەو کاتە و ئەو تەمەنە کە هەڵکاتوانێت مشارەکەیەکی فعلی لە دروستکردنی کۆمەلگا لە خزمەتکردن بەخۆی و بە خەڵکی دەوروبەر و بە کۆمەلگاوە ئەمانە هەمووی معەتەلە هەمووی معەتەلە بۆیاڵێن ئەو هێزەکە هات هێزێکی مستەقل بوو بە دەرەجەیەک لە ئەحزابی سیاسی کە ئەحزابی پرۆسەی و عملیی سیاسی لە 2023 هاتوۆتە ئاراوە حتا ئیستا بۆیە بە سنەتێکی تر هاتوۆتە ناو خەبات ئەیبینی مەسەلەن مانگرتن و اعتصام مشارەکەی ژن نمونەیەک لە تەشرین بوو نمونەیەک بێوێنە بوو بۆ تاریخی ئەم وڵات تەنانەت جێی هینە سرنجڕاکێش بوو بۆ خەڵکی دەرەوەی ئەو وڵاتە کە زۆر ئاشنا بە وەزعیەتی بۆ ئێمەش تەنانەت بۆ ئێمە مشارەکەیەکی زۆر گەورە و زۆر عەزیم ئەوە نوعێک لە هەویەت پیشانەیە هەویەتی ئەم حرەکەیە بە دەرەجەیەکیان فەرقی هەیە لەگەڵ سنەتی زاڵ ئەحزابی تەقلیدی ئەحزابی موجود قەومی و ئیسلامی و ئەمانە شێوەی هاوپشتی نمونەکانی هاوپشتین یەک نمونە و دوو نمونە نەبوو هەر لەگەڵ تەشرینا دەستی پێ کردووە حتا ئەخڕۆژ و حتا ئیستا نمونەی عەجیبی ئینسانی فەقیر ژنی پیر لەوانەیە بە هزار دەردەسەری نانی ڕۆژانە پەیدا بکە دێت نانی خۆی بەشەکا لەگەڵ خەڵکی هینە ڕاپەڕی ونیە هەیە جل ئەشوا بۆ ڕاپەڕین بۆ خەڵکی خۆپیشاندەر هەیە هینە کەس هەستیە ناکرد بێ پشت و پەنایە
پارەی نەبێ نی نەبێ خواردنی نەبێ هەمووی دابینە ژن و پیا و پێکەوە خەباتیانەکە بینیم سەعات 12 شەو ساحەی تەحریر پڕ بوو لە ژن یەک حاڵەتی بەرچاو و ملموس کە مەسەلەن حاڵەتی تەحرڕوشیان هەراسانکردن بە ژنان و هێناوە نەبووە قەت ژن لە وڵاتە هەستی بە ئەمنیەت و بەهینی نەکرد تا ئەو لەحظانەکە لە تەحریرا ڕاستە زۆر ڕاستە هەمووی خاڵی ینی خاڵی مهم بەڵام لەگەڵەوەشە حرەکەی تەشرین بێتەوە هەمات نەبوو ئەوە شوای لێ کردووە کە تەسحیاتی زۆر بوو زۆر بوو تەسحیاتی لە ئاستی دەستکەوتەکانی زۆرە نەشیتوانی ریزی خۆی جیا بکاتەوە لە ئۆفقی مستەقلی خۆی نەبوو لە باری سیاسی توانیەتی ئۆفقی وەتەنی و قەومی و ئەحزابی ئیسلامی وەکو تەیار سەدری و وەکو ئەوانە جێگەیان هەبێ یان خۆیان فەرز بکەن بەسەریە ینی بەڕێی تۆ هێشتا تەواو خۆیدا نەبڕانە بوو لە خیتابی دینی لە حرەکاتی دینی ئیسلامی با بڵین ئەگەر بمانەوێ بڵین چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتە بوو تۆ باسی کۆمەڵێک سنەتی زۆر گرنگی کرد کە هاتبووە نێو خۆپیشاندانەکان لەوانە هاوپشتیکردن بەشداری ژنان چزانم تا ڕادەیەکی شین بوون جۆرێک لە ڕێکخراوبوونێکی گرنگی تیا بوو ئەوەی کە ئیسرارکردنیان لەسەر ئەوەی کە بۆ نمونە لەگەڵ دەسەڵاتە مفاوەزات ناکەن مەسا من لە بیرمە چەند جارێک ئەیانوت شەهیدەکانمان نوێنەری ئێمن بۆ مفاوەزات شتی لەم بابەتە مەسەن سندوقی مالیان دانابوو هینی بەڵام لە هەمان کاتا بەپێی قسەکەیتەوە هێشتا ئەو دەرسەوە نەگیرا بوو کە تەواو ئەم حرەکەیە بتوانێ خۆی دابڕێ لە حرەکاتێک کە حرەکاتێکی دینیە حرەکاتێکی هەدەفمەندانەیە زیاتر ئەوێ دەسەڵات بە دوای ئەوەیە کە بڕوا دەسەڵات بگرێ و خۆپیشاندانەکان بۆ شوێنێتر بەرێ بەڵام ئەمە ئەم باتە سەر آخر بەشی ئەم گفتوگۆیەمان ئەمار کە پێم وابێ زۆر باشە بەم بەشە تەواویکەین ئەویژەوەیە بەڕەئی تۆ ئەگەر بتانی لیستێک یاخود ئەو چەند خاڵێک لەسەر ئەو دەرس و تەجروبانەی کە بەهاری عەرەبی و تەجروبەی 10 ساڵی ڕابردووی تا ئێستا کە هێناوەتی و بە شۆرشی تشرینیشەوە پارکە ساڵێکی زیاتر تێپەڕ بووە بەسەریا ئەو دەرس و تەجروبانە چین بۆ ئێمە بۆ بزوتنەوەی چەپ و کۆمونیستی بۆ چینی کرێکار بۆ خەڵکێک کە بە دوای باشترکردنی ژیانی خۆیەوەیەتی ئەتوانێت چۆن جارێتێک باشتر بڕواتە نێو ناڕەزایەتی یاخود بزوتنەوەیکی لەم شێوەیەوە بەڵێ پێش ئەوە حەزم کرد بڵێم تشرین حرەکەی تشرین ڕاپەرینی تشرین لە عێراق دابرانێکی فعلی و حەقیقی و بۆ یەکەم جار بم شێوەیە بێ و بەو ئاستە و بەو فراوانیە لەگەڵ ئیسلامی سیاسی و حقوقی ئیسلامی ئەو بە شعار و بە داخوازی و بە مەطلەبی سیاسی لە دژی حاکمیەتی ئیسلامی سیاسی بەڵام ئەتوانم بڵێم هێشتا حرەکاتی قەومی حرەکاتی وەطەنی بەناوەطەنی زاڵ بەدەرەجەیەک زاڵ بوو بەسەریە ئەمانش بەڵام نقطەیەکی تر هەیە ئەچم لەسەری بە دوایەوە لە دوایەوە ئەچمە سەری لەسەر هینەکان کە دێن لەسەر وانەکان چی فێربوون لەو هینانە لە بەهاری عەرەبی لەوەی حرەکەی تشرین ئالەوانە یەکەم مەسئلە یەکەم وانەیە فێربین لە بەهاری عەرەبی لە حرەکاتی لەناو ئەو وڵاتە عەرەبیەکان ئەوەیە کە یەکەم جار توانی خەڵک بۆ خۆی ئیسپات بکات کە ئەتوانێ ڕژێمێکی دیکتاتۆری هار درندە ئەگەر ئەرادەی خۆی خەڵک ئەرادەی خۆی بخاتەگەر ئەتوانێ چێتە ململانی لەگەڵی و ئەتوانێ حتا بگاتە ئەو ئاستەکە بڕوخێنێ ئەمەوانەیەکی زۆر گەورە بوو بۆ ئێمە بۆ خەڵکیش ئەو احتمالێک کە مەطرح نەبوو پێشووتر بۆ دەیان بووەتە احتمالێکی واقعی فعلی و ممکنە
ئەمەش ئومێدێکی زیاترە دابخ کە ئەتوانێ چارەنووسی خۆی دیاری بکە ئەگەر ئەرادێک خۆی ئەبخات هەرچەند منوتم ئەوە نەبوو ئەهدافەکانی خەڵک جێبەجێ نەبوو بەڵام ئەسباتی کرد بۆ خۆی کە ئەتوانی بیکات مەسەلەی دووهەم ڕێخستن مەسەلەی ڕێخستن مەسەلەیەکی زۆر حیاتیە ئەگەر وڵاتانی استبدادی ئەو وڵاتانە ڕێگەیان نەدا دایم بە داپڵۆسین و استبداد و تەرکوت ڕێگەیان گرتووە لە خەڵکە خۆی ڕێک بەڵام چی لە خەڵک یان چی لێ فعال مەسەلەن یان چی لە کۆمونیست و ئینسانی سۆشیالیست ڕێگە بگرێت کە خۆی ڕێک بخا و خەڵکش ڕێک بخا کە ئەمە ئەبێ لەژێر هەر شەرایطێک بێت ئەبێ ئەمە بکرێت چونکە بەبێ ڕێکخستن وەکو چوونە شەڕ بەبێ چەک ئەبێ خۆی تەحەدای ئەم ڕێگریانە بکە و ئەمانە ئەمە دەرسێکە وانەیەکە خەڵک ئەبێ فێری بێ ئێمەش تاکید لەسەریەکەین کە بەبێ ڕێکخستن ناتوانی چیتە ڕێکی ئەو ئاستە و سەرکەوت حتمما لە ئەخیرا یعنی سەرکەوتن بۆ بەرامبەرەکەت بۆ هێزە کۆنەپەرستەکان ڕێکخستنش ئەوێ ئوفقێکی هەبێ هەر ڕێکخستن نەبێت بۆ ئەسلامیەکان زۆر ڕێکخراون بۆیە دایم حرکاتی خەڵکی پێشکەوتن و خواز و ئینسانی خواز و سۆشیالیست ناگات بە ئامانجی ئەمەیە ئەبێ ئوفقی فێر بوون لەوەیەکە ئوفقی ئینسانی پێشکەوتن خواز سۆشیالیست کۆمونیست ئەمانە ئەگەر زاڵ نەبێت بەسەر ئەو حرەکەیە نەبێتە بەدیلێک بۆ حرەکەی خەڵک نە خەڵک سەرەکەوێ و نە هیچ کەس هەمووی زەرارەکە ئەوە نمونونەکانی وڵاتانی عەرەبی دوای بەهاری عەرەبی بۆ لەم سەردەما مەسەلەن کۆمونیزم زەرورە بۆ سۆشیالیزم زەرورە چونکە بورژوازی شتێکی نەماوە بیدا بە هەڕەجەیە هەر سیستەمەکە سیستەمی سەرمایەداری لە دواکەوتترین وڵات بۆ پێشکەوتترین وڵات سیستەمی سەرمایەداری داڵە شتێک نەماوەکە ئللا بە هینایە بە چەسانەوەی تند ئەتوانێ قازانجی خۆی جێبەجێ بکە یان دەربهێنێ بە چەسانەوەی تند بەتایبەت لە ئەزمەی اقتصادی عالەمی سەرمایەداری هەر لە ڕێگەی چەسانەوەی تند ئەتوانێ قازانج و منافسی خۆی لە ناو بازاڕە سۆگەر بکات بۆیە شتێک نییە ئەمە بورژوازی هی پەنجاکان نییە ئەوە بورژوازی هی قەرنی 20 نییە بتوانێت مثلا لەژێر شعاری وەطنی هەندێک جێبەجێ بکا و مثلا لەباری بنیەی تەحتی لەباری خوێندن لەباری مەسائلی صحی لەباری ئەمە هیچی نەماوە غەیری جێبەجێکردنی پلانی سندوقی دراوینەوە دەوڵەتی وەکڕۆی لە عێراقی بینی خەریکە وردۆدا لەژێر قەرزی ئەو هینە بچێتە ژێر شەڕەکانی ژێر ئەو مؤسسەیە مصرش وایە تونس وایە هەموو ئەو وڵاتان تەنانەت لە وڵاتانی ئاسیا و ئەمریکای لاتین و ئەوان لەژێر ئەو کارە بۆیە ئەڵێم سۆشیالیزم ئەو ڕێخستن و ئوفقی سۆشیالیستی و ئوفقی کۆمونیستی ئەو ئەتوانێت ئازادی و بەرابەری و یەکسانی و خۆشگوزەرانی سۆگەر بکا بۆ خەڵک بەدڵنیایی ئەمار بەدڵنیایی وایە بەڵام من حەزەکەم هەرچەنە ئەوتم ئاخر پرسیارە بەڵام ئەم قسانەی تو وای لێ کردم ئەم پرسیارم بۆ بێ لە 100% ڕێکخراوبوون کلیلە ڕێکخراوبوون ئەوە تا سەلماندوێتی کە لە بەهۆی ئەو دەرەجەیە لە ڕێکخراوبوون کە وڵاتی تونس و میسر هەیان بووە توانیویانە لایەنی کەم وڵاتەکە بەرە وێرانکاری گەورە نەبرێ و بۆرژوازی نەتوانێ بە شێوەی یەمەن و سووریا کەوتوێ لێ بکە ئەمانە بەجێ خۆی بەڵام ڕێکخراوبوون بە معنای ئێستا تۆ باسی چەپ و کۆمونیستەکانت کرد کە ئەبێ ئوفقی هەبێ ئوفقی سۆشیالیزممان هەبێ ئەمە دروستە بەڵام ناکرێت چاوەڕێ بکەین کە خەڵک بەگشتی هەمووی ئەم ئوفقی هەبێ چونکە ڕێکخراوبوون بە معنایەک یعنی
چەمکێکی زۆر فراوانترە، مەسلەیەکی زۆر فراوانترە. بۆ نمونە تۆ چینێکی فراوانت هەیە کە هەر ئێستا ئەتوانێت لە شوێنێکی وەک عێراقا ڕێکخراوی جۆرا و جۆری هەبێ. چینی کرێکار لە عێراق ڕێکخراوی نییە، تەنانەت ڕێکخراوی پیشەیی نییە، تەنانەت تەجروبەی ئێمە لە ئیتیحادی ئەمال و لە نەقابات و لە با بڵێن یەکێتی ژنان و ئەمانەش زۆر زۆر کەمە، یاخود تەجروبەیەکی سلبیە بە معنای تەجروبەیەکی نێگەتیفە لە کاتی حکوومەتی بەعسەوە هاتووە کە بەشێک بوون لە دەستگای سەرکوتگەر و دواتریش لە 2003 بەدواوە بەشێکن لە سیستەمێکی سیکتاری ئەتنیکی گەندەڵ. خەڵک ئەم تەجروبەی کەمترە کە وەکو ئەگەر تەنانەت وەکو با بڵێن بڕۆینە دەرەوەی بازنەی چەپ و کۆمۆنیستەکان، بەڵام ڕێکخراوبوون بە گشتی بۆ ئەم چینە کە ئەداتێک بێ بەدەستیەوە بۆ خەباتی پێکەوەیی، بۆ هاوپشتی، بۆ دروستکردنی بەدیلی خۆی، و ئەمانەش گرنگە. وە شتێکە کە دەرسێکی گەورەیە کە ئەبێ لێی وەرگرین، دەرسێکی گەورەیە کە ئەبێ بڕۆینە سەری. بەڵام 2019 هات و تێپەڕی ئێمە وەکو چەپ و کۆمۆنیستەکان نەمانتوانی ئەو جێگەیەمان هەبێت لە ناو شۆڕشی با بڵێن تشرینی بەغایە. بۆیە هێشتا من پێم وایە زیاتر هەیە لە مەشکە لە بەردەممانە بێ، زیاتر هەیە کە بیری لێ بکەینەوە کە هەوڵی بۆ بین کە ڕێکخراوی بەهێز چۆن دروستکەین بە دەوریا. پێم خۆشە لەو بارەوە ئەگەر قسەیەکت هەیە وەکو آخر قسە بیکەی پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنی. بەڵێ، یەکێ لە مشکلە هەرە گەورەکان بە تایبەت لە عێراقەوە باسی تەجروبەی عێراقەکەم ئەوەیە بەهۆی تەجروبەی لەگەڵ ئەحزاب و تەنظیمی حزبی خەڵکی عێراق تەجروبەی تاڵی هەبوو. یەکەم بۆ نزیک بە 4 دێ لە ژێر حکمی تاکە حزبی بوو، حکمی حزبی بەعث. دوای ئەو یەکسەر هات بۆ با پێ بڵێم فراحزبی دوای 2003، بەڵام تەجروبەیەکی زۆر تاڵیش بوو لەگەڵ ئەو ئەحزابە فاسد و گەندەڵ و کۆنەپەرست و هیچی نەهێشتەوە. تەنانەت بنی تحتی پێشووتر کە لە بەردەستی خەڵکا بوو وێرانی کرد لە مەکتەب و لە خەستەخانە و لە هەموو هینێک لە ڕێگاوبان و لە هینێکەوە. سەرەڕای ئەوەی مثلەن موازنەیەکی ساڵانە زۆر گەورە و زل و زەبەلاح بوو بەهۆی نەوت هینە نرخی نەوت باش بوو بۆ ساڵایەک، هەمووی فەرهودکرا تاڵانی کرا لە ڕێگەی ئەحزابانە و حکمیان ئەحزابە، حکمی محاسەسەی تایفی و قومی. ئەوانەی عێراقیان بەش کردوتەوە پارە و پول و سەروەت و سامانی ئەم وڵاتە بە محاسەسە، یعنی دابشکردنی ئیمکاناتی ئەم وڵاتە بەسەر ئەحزاب نەک بەسەر ئەوە بوو. ئەم تەجروبە تاڵە تەجروبەی خەڵک لەگەڵ ئەحزاب و حزب لە ئستبدادەوە بۆ تەجروبەی ئەحزابی تائفی و شەڕی ناوخۆیی و کشت و کوشتار و فەرهود و تاڵانی و ئەمانە وای لێ کردووە کە باس لەوەکە ئێمە ئەحزابمان ناوێت، ئێمە ئەحزابمان ناوێت، کێ نوێنەریتانەکە کەس نوێنەرمان ناکات، باست کردووە پێشووتر شەهیدەکانمان نوێنەرن. باش خۆ ناکری ئەو وایە ئەوە تەجروبەیەکی تاڵە، بەڵام خۆت هەبێت، ئەبێ حزبی خۆت هەبێ، خۆت ئەبێ ڕێکخستنی خۆت هەبێ، مەرجنیە حزبی هەر شتێک لە ڕێکخستن بۆ خەڵک. ئەوە ئامرازە بۆ ئەوەی بتوانی لە بەرامبەر چینێکی منەظەم بەدەیان و سەدان شێوە لە جێیش و پۆلیس و ئەحزاب و منەظەمات و بەهزار شێوە منەظەم کراوە طبقەی بورژواز و طبقەی حاکم، بەڵام خەڵکەکەش وای لە دەوێستە خۆی ڕەفزی تەنظیمەکە تەنظیمە خۆیەکە کە ئەمە زۆر کوشندەیە. ئەبێ ئێمە خەڵک بۆ ئەوە بکەین کە ئەم تەسەوڕە نادروستە، ئەبێ هین بکەین لابەرین لە ذهنیەتی خەڵک و لەجێ ئەوە خەڵک قانع بێ بەوەی کە ضرورەتە چێتە عەرزی خەبات بە ئامرازێکی مهم و دروست، ڕێخستنی خۆی لە بە هەموو شێوەیەک لە جێگەی ژیان و جێگەی کار و لە جامعە و لە زانکۆ و لە شوێنی ئیشکردن و نەقابە و سندیکا و هەتا دوای و ڕێکخراوی ژنان و ڕێکخراوی گەنجان بە هەموو شێوەیەک لە تەنظیم لە هەموو عەرسەی ژیانی خەڵک و کارەکەی ئەبێ خۆی منەظەم بکە، اینجا ئەتوانێت سەر بکەوێت.
بۆیە جا ئەمە کاری ئێمێ بەڕات کەس ناتوانین کەس بڵێن ئەوە مەسئولە لێ یان زەرفەکە وایە یان وەزعەکە وایە ئەمە خۆمان مەسئولین لەوەی کە ئەبێ ئەمە جێبەجێ بێت ئەبێ خەڵک هوشیار بێت و ئەوە کاری ئێمە ئەگەر ئێمە ئەمە نەیکەین ئێمە مەسئولین لێ ئەوە نقصانی و کەمی کوڕی ئێمە ئەمە دەست خۆش بابەتی ڕێکخراوبوون و ڕێخستنی چینی کرێکار و ڕێخستنی خۆمان یاخود بوونی حیزبی پێشڕەوی چینی کرێکار ئەمانە بابەتی زۆر گرنگن هیوادارم لە داهاتووە بتوانین لە بەرنامەی ترا زیاتر قسەی لەسەرکەین زیاتر تاوتوێکین چونکە پێم وابێ وای لێ هاتووە کە کلیلی سەرکەوتنی هەر خۆپیشاندان و خرۆشانێکی جەماوەری لە بەهاری عەرەبیەوە لە شۆڕشی تشرین و ئۆکتۆبەری بەغاوە لە هەموو ئەمانەوە کلیلەکەی لەویایە کە ئەم چینی کرێکار بەشی پێشڕەوی ئەم چینە خەڵکی چەپ و کۆمۆنیست چەنە ڕێکخراون چەنە ئامادەن چەنە پلانیان هەیە چەنە ئەتوانن ئەو ئاڵوگۆڕانەی کە خرۆشانی گەورەی جەماوەری دروستیەکە بە قازانجی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکێکە لە ئەساسەوە هاتووە بۆ باشترکردنی ژیانی خۆی خەباتەکە بۆیە هیوادارم لە بەرنامەکانی داهاتووە گفتوگۆی زیاترمان بێ ئەمەیە بڵێم کە سوپاس دەکەم دووبارە کە لەگەڵمان بووی بۆ ئەم گفتوگۆیە دەستت خۆش بێ بینەرانی ئازیزی کەناڵی هیوا سوپاسی ئێوەکەم کە لەگەڵمان بوون بۆ گوێگرتن لەم بەرنامەیە هیوادارم هەستان کردبێ کە کەلێنێکمان پڕکردەوە لە باسکردن و بەرزڕاگرتنی یادی 10 ساڵەی بەهاری عەرەبی ئەو خرۆشانە جەماوەریەی کە بۆ هەمیشە گۆڕانکاریەکی دروست کرد کە هێشتا شەپۆ لەدا هێشتا لە ڕەوەندی دروستکردنی ئاڵوگۆڕی گەورەیە لە ژیانی خەڵکە لێرەوە دووبارە سوپاسانەکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک لەبیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکە بکەن و شێری بەرنامەکانمان بکەن هەتا هاوڕێیان و دۆستانتان ئاگیان لێبێ دووبارە سوپاس بۆ هەموو لایەک کاتی خۆش و سەلامت بۆتان